ئێستا وەرزی خوێندنە پێویستە لەسەر دایک و باوکان پێداویستیەکانی منداڵان بۆن تەکمیل بکەن لە ڕووی دەرونیوە، یعنی هاوکاریان بکەن، مەدرسەیەکی باشیان بۆ تەربیە بکەن، جانتە و پێلاو و جلوبەرگ و یعنی پێویستە دایک و باوکان زوو سەردانی مەدرسەکانیان بکەن. گەورەترین بەرپرسیارەتی لە پەروەردەی منداڵ لە سیستەمی پەروەردەیە. دایک و باوک لەوانەیە بتوانێت تا 120 بژێوی بۆ منداڵ ژیان بۆ منداڵ دابین کە پێویستیەکانی قوتابخانە و تەجێئی بکە، بەڵام پەروەردە چی لە بۆ دەکات؟ یعنی ئەوەی نەی کە بەرپرسیارەتیان هەیە لە وڵاتە قەنەعەتیان بە سیستەمە پەروەردەیەکە نییە. ڕۆڵی دایک و باوک چییە لە پەروەردەکردنی منداڵەکانیان لە ڕووی خوێندنەوە؟ خاڵێکی زۆر ئەساس ئەوەیە کە دایک و باوکان مناڵەکانیان لە ڕووی وەسایلی سۆسیال میدیا ئەلکترۆنیاتەوە بە دوور بگرن کە کاریگەریەکی نەرێنی خراپی لەسەر منداڵەکانیان دەبێت بەڕاستی، کە ئەوەش دەبینیکەوە لە کۆمەڵگادا خەڵکانێکی زۆر ئێستا مدمونی ئەو جۆرە بابەتە بووینەکەوە، مدمینی سۆسیال میدیا و ئەلکترۆنیاتەکان بوونە بەڕاستی، کە خاڵێکی زۆر گرنگەوەی منداڵەکانیان بە دوور بگرن لەو وەسائلانە بۆ ئەوی ڕۆڵەکانیان سەرکەوتوو بن.